ئەو تاوانبارانی ئێستا کە دەبینن کە ژمارەیان 20 تاوانبارە 21 تاوانبارە لە کۆی ئەو تاوانانەی کە ئەنجامیان داوە سەرجەم ئەو تاوانبارانە تاوانبارن بە ڕووداوی کوشتن و دزیکردن لەو دزیەش سێ تاوانبار دزینی ئۆتۆمبیلە کە لە ناو هەولێر و لە شوێنی تر دزیان کرد بوو. تاوانێکی تر کە شەوی 12 لەسەر 12 ئەو مانگە ڕوویدا لە خانووی شەیدانی یەکێتی نیشتیمانی لە تەنیش مەکتەبی سیاسی کە کۆمەڵک دزی بە یەک شەو کردبیان توانرا کەمتر لە 48 کاتژمێر دەستگیر بکرێن و دان بە تاوانەکانیان بنێن. نەقیب ڕامیار عەبدولمەسیح کاتی خۆی کە لە تەلەڤیزۆنەکان پیشاندا ناوبرا و دوای کوشتنی سوتاندەندرا بووش لە ئەو ڕووداوە لە شاری کۆی ڕوویدا بوو. دوای تەسجیلکردنی ئافرەتەکە کە خێزانی ڕامیار بوو دانی بە تاوانەکەینا و دان بۆش دادنێت کە کەسی شتری هاوکار بووە لەگەڵی بۆ کوشتن و سوتاندنی تەرمەکەی 5 لەو تاوانبارانە کوشتنیان ئەنجام داوە. تاوانبار ئەلفشین تەمەنی 45 ساڵە مێردی خۆت بکوژی و دیسی توێنی بۆ ئەوەی کە کەس لە کاتی لەو کۆڕنەکان بە دیار نەکەوێتن.